هۆکاری دروستبوونی ئەم کێشەیە ئەم ڕێکەوتنامەیە کە لە نێوان حکوومەتی بەناوەرێمی کوردستان و بەغدا کراوە لە سەرەتای ساڵی 2025 ڕێکەوتنێک کراوە بۆ جێگیرکردنی قائیمەی موچە لیستی موچە کە حکوومەتی بەغدا ڕێگەی گرتووە بە دامەزاندنی تەنانەت مۆزەفێکیش پلەبەرزکردنەوەی مۆزەفێکیش بۆچی لەبەرەوەی لە ساڵی 2025 هەمومان شاهدین لە ساڵی 2024 هەمومان شاهدین مانگ بۆ مانگ جاری وابوو 10,000 کەس ئیزافە ئەکرا جاری وابوو جارێکیان تەنانەت 38,000 کەس ئیزافە کرا ئیتر حکوومەتی بەغدا حکوومەتی عێراق لەم هینەوە بۆی دەرکەوت کە مانگ بۆ مانگ لیستی موچە پیستر و خۆخڵەواتر و ناشیرنترە بێ لەبەرەوە ڕێکەوتنێکی کرد کە لیستی موچە خۆرانی جێگیر کرد بەپێی ئەم ڕێکەوتنێش حکوومەتی بەناوهەرێمی کوردستان ناتوانێت هیچ مۆزەفێک تعین بکات. دەبێت دابمەزرێن یعنی ژمارەتان چەنە؟ بەڵێ بە کۆی کوردستان نزیکەی 700 شتێک 700 قسوورێک پزیشکی دانەمەزراو هەیە. دانەمەزراندنی ئەم پزیشکە بەڕێزانە ئەم دەرچوانە بۆتە هۆکار بۆ تێکچوونی پلەبەندی پزیشکی لە یابانەوە تا ئەمریکا لە ڕۆژهەڵاتەوە تا ڕۆژ ئاوا یەک سیستەمی پزیشکی و یەک پلەبەندی پزیشکی هەیە پزیشکی نوێژەی خولا و 1 ساڵ داوامەکە دوای ئەم ساڵە ئەچێتە پۆزیشنێکی ترەوە ئەچێتە شوێنێکی ترۆ بۆی زانستی تازەتر و شتی تازەتر چەندێتە پڕیوە لە ساڵەکە هیچمان نەبڕیوە هەر لە شوێنی خۆمانین بە خاتری ئەوەی کە حکوومەتی بەناوهەرێمی کوردستان ناتوانێت ئەوانە تعین کە ئەو دەرچوانەی پزیشکی تا ئەم دەقیە بایکۆت نییە بەڵام چاوەڕین وەڵاممان بدرێت وەڵاممان نەدرێتەوە بەرەو بایکۆت و خۆپشاندانەچین بەڵێ ئەمڕۆ